بەناوی خی گەورە میێرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پامیتەوە کەناڵی ئاسمانی پێیام لەگەڵ کامێرەمان یاوکارم کۆسار پەیوەند پەیامێکی دیکی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پامیام جارشمان جێگەست و ڕۆژەمەندیەوەی بەڕێزبێت. بەڕێزان دەپرسین حکومەت بۆچی گوێ لە خەمی هاوڵاتیان ناگرێت؟ حکومەت بۆ چارەسەری قەیرانەکان ناکات؟ حکومەت بۆ چاکسازی ناکات؟ ئایا حکومەت نیەتی چییە بەرامبەر ئەم میلەتەی خۆی؟ نیەتی ئەوەیە لەمە زیاتر بیان چەوسێنێتەوە تاک و قات و قڕە بن یاخۆت دەیەوێت چاکسازی بکات؟ ئەگەر چاکسازی دەکات بۆ ئەم هەموو هات و هاوارەی خەڵک هەیە و ڕۆژانە خەڵک سکاڵا دەکە لە ڕاگەنەکانەوە و ڕۆژانە خەڵک داوای قوت و موچە و بژێوی ژیان و ئاو و کارەبا و سوتەوەنی دەکات بۆ حکومەت گوێ ناگرێت. لەگەڵ هاوڵاتیانە ئەمە بەرێت هاوتێ دەکەین بینەر بابن بە ئومێدی وەی لەم بەرنامەیەدا پەیامەکان بەو جۆرە بن حکومەت گوێ لە هاوڵاتەکانی خۆی بگرێت. لەگەڵ مادابن بۆ گواستنی پەیامەکان فەرموون. حکومەت بۆچی گوێ لە هاوڵاتی ناگرێت؟ بۆ گوێ لە خەمی خەڵک ناگرێت؟ وەڵاهی بڵێم چی ناسە. حکومەت کەم تەرخەمە. ئەگە کەم تەرخەم نەبێ هاوڵاتیەوە بەخێوەگرێ ناکرێ. خەڵک نیەتی خەڵک نەبووە، خەڵک بێ مەعاشە، خەڵک بێ کاسپیە دێگەی ئەزیەکەوەی. ئەگەر حکومەت هەر گوێ نەگرێت ئاوا لەم هاوڵاتیانە خۆی گوێ لە خەمی هاوڵاتیان نەگرێەوە تا ئێمە ڕۆژان ناو خەڵکین خەڵک سکاڵا دەکات لە ڕاگەیەنەکانەوە خەڵک سکاڵا دەکات بە هەموو شێوەیە خەڵک ئەوێ داوای مافی خۆیەکە بە خۆ پیشاندان خەڵک داوای مافی خۆیەکە. حکومەت هەر گوێ ناگرێت. حکومەت ئەگەر گوێ نەگرێت ژیانی خەڵک چی بەسەر دێ؟ وەڵا خراپترە بێ. ژیان نەماوە ژیان چی؟ ژیان نەماوە. ئەگە خۆ پیشاندانێکی هێمنانە بێت لەسەر خۆ بێ تێگەی بێن تون و تیژی بێت هەموو کەس دەکە خۆ پیشاندان. بەس خۆ پیشاندانێت تون و تیژی لێ بکرێتەوە هەرمی لە زەرەکە. چاکی مەکە بە خرانە قوربان قسەکەی تۆیە چاکی مەکە با خراب نەبێت. ئێستا و خۆ پیشاندانێکی هێمنانە لەسەر خۆ حکومەتیش لەوانەیە هێزە ئەمنەکانی پشگیری بکەن. بەڵام کە تۆ تون و تیژی و لێکەوتەوە و دار و دایری حکومە سوتا و ئەم شتانە بە پارەی مەچاکرێتەوە. وانە پارەی کە دانراوە ئەو قیری پێ چاکەن سوێرێ چەند فەرمانگەیەکی پێ چاکەنەوە. وانە ئەوە زەرە لە خۆمانەگرێت. پێم بڵێ بە بڕای تو حکومەت نیەتی هەیە گوێ لە خەڵە بگرێت گوێ بۆ خەمی خەڵە بگرێت؟ وەڵاهی ئەبێ بیگرێ چاری نییە. ئەگەر نەیگرت وەڵاهی تر مەجبورە بیگرێ. مەجبورە بیگرێ نەیگرێت چێکە هیچ چارێکایە خەڵک بە تەواوەتی هیچی پێ نەماوە. حکومەت بۆچی گوێ لە خەمی هاوڵاتیان ناگرێت؟ لەبەرەوەی گوێی نییە حساب بۆ هیچ کەسێ ناگات. حکومەتی پلانەوە بۆیە حکومەت نەمای ئەمریکانە. حکومەت بۆیە گوێ ناگرێت لەبەرەوەی گوێچکەی نییە. بۆیە گوێ ناگرێت لەبەر مەسلحەتیان نییە. بە میلەتەکە هەریەکە هەندێکی مەسلحەتی هەیە لەگەڵ مەسلحەتی خۆیاتی هەیەکی فەقیرە ئاگای لە هیچ شتێک نییە کاتێک گەزانێت تێکرد. میلەتی دەبێت خۆشی وشیار بێ میلەت دەگەت میلەت بێ ئەبێ کەسێک هەڵبژێرە کە شیایی ئەوە ئەگەر شیایی ئەوە نەبوو جاریکە هەڵی مەبژێرەوە. وەڵی خەڵک بەرەو خەیرانێکی ناڕەحەت دەڕوا بەرەو زەحمەتێکی زۆرە ڕوا خەڵک وا ئاکا لە یەک جا بێتەوە ژیان بەرەو ڕاحەتیە ڕوا بەرەو ناتەوایە ڕوا. سەدام چی کرد؟ ئەوە تاویژە ڕووخامانیش پچیان بەخواخوای گەورە یان چاکیان کا یان پاکیان کە ئیتر حکومەتینەکە هەرەوەیە. وڵاتێکی سەقەتمانەیە وڵاتێکمانەیە نە قانونی تایە نە یاساتیایە سەروەرە یاساتایە سەروەرە بۆ فەقیرەکان. حکومەت بۆچی گوێ لە هاوڵاتی ناگرێت؟ وەڵای حکومەت بۆچی گوێ لە هاوڵاتی ناگرێت لەبەرەوەی گوێی نییە. گوێ نییە حکومەت ئێوە نییە ئەگەر گوێی بواە گوێی لە خەڵکە گرت لەبەرەوەی گوێی نییە. بەڵێ ئەگەر حکومەت گوێ بۆ هاوڵاتی نەگرێت و لە خەمی هاوڵاتیەکانی خۆیان نەبێت ژیانی خەڵک چی لێ دێت؟ ژیانی خەڵک وێرانە بێت خەڵک ژیانی نامێنێت لەبەرەوەی کە گوێی بۆ نەگرت مانای وایە خەڵک چی بکات چی لە حکومەت ئێوە نییە؟ بۆ باوەڕەبەوە هەیە حکومەت گوێ بۆ خەڵک بگرێت باوەڕەبەوە هەیە حکومەت نیەتی چاکسازیکردنی هەبێ؟ قوربان من قەت بڕوان بۆ نییە حکومەتی کوردی گوێ بۆ خەڵک بگرێت. حکومەتی کوردی بە هیچ شێوە گوێ بۆ خەڵک ناگرێت. چا چییە؟
وڵای چارەوەی تر بۆ خۆ دەست بە کڵاوەکەی خۆتۆ بگریت و بانەی بە حساب بۆ هیچ کەسێ ناگە حساب بۆ خەڵکی کردای گوێ شێگرد و چاکسازی شێکرد و ئیشێ کرد بۆ خەڵک بەس یانەوەی بۆ خەڵک ناکە ناشۆمیلا حساب بۆ خەڵک ناکە نە پارتی نەیەکێتی کە دەسەڵاتدارن هیچ سایە بۆ خەڵک ناکە گرتن بۆ میلەت ئاقاری هەم دەسەڵات هەم میلەتیش بەرەو کوێ بەرەو خراپیە ڕۆ هەتا دەسەڵاتیان بێ حکمی خۆیان دەگەن خەڵکە کوژن و بەرزەوەندی خۆیان هەتا کە دەسەڵاتیان نەمایتە کەون وەکو قسمی مبارەک و وەکو حەدلە الله ساڵح و ئاوەکوانیان لێ مەسیری وابێ قابلە چی بەس حتا پێناوی خۆڵەکەش بێ ئەوان دیفاع لە خۆیانەکە دوایەوە دوای ئەوەی تر خەڵک حەج کەسی تر بێ بزانین چییە بێ و تەواو هەرەوە تۆ باوەڕە بەوە هەیە حکومەت لەمە دواگیەوە بۆ خاوڵاتی بگرێت و خەمەکانی چارەسەرکە ئەشەمبیلا هەتا پاردویەکێتی خۆیان بمێنن دەسەڵاتیان بێ سوێن بەخواگوێ بۆ یەک زەلام نان کەسیش بە ئینسان نازان نەحیز و ناوەڵاتی تۆڵێ ڕەژبین مەبە بۆچی ڕەژبین مەبە گوێگرن و خەڵک هاتۆتە سەر خەت و ئەوانیش بەخۆیان ناشنەوە ئەوەی کە دەسەڵاتی هەبێت نەکەن بە تەنها حیزبێک یا دوو حیزب هەموو حیزبەکان بەشدارن لەم کێشەی ئەم میلەتە هەر هەمویان بەشدارن بەڕاستی ئەوەی دەسەڵاتی هەبێ بەشدارە لەبەرێت ئەمڕۆ دەسەڵاتت نییە بەڵام دوێنێ دەسەڵاتت بووە تۆ دوێنێ دەسەڵاتت بووە لەگەڵ من نەبووی لەگەڵ شعب نەبووی ئەمڕۆ تۆ دەسەڵاتت نییە بڵێ من لەگەڵ شعبم شیوان نییە ئەبێ ئیلا گوێنەگرتن بۆ خەمی خەڵک گوێنەکردن بۆ داواکاری خەڵک هەم ئاراستەی میلەت هەم ئاراستەی حکومەت بەرەو کوێ بە بەرەوە ئاخارێکی نالەبارە شێ لەبەرەوەی هەم میلەت خۆی تاوانبارە لەبەرەوە تاوانبارە تۆ دوێنێ من تۆ مێناوەتە سەر حکوم دوێنێ تۆیشی بۆ من نەکردووە مانای حەتیان زەرەمەندی لەمە بۆ سعاتێکیش بێ حەتیان زەر دەکەن لەبەر میلەتەکە زۆرتر زەر دەکات لەوان ئەوان خۆیان تێریان خواردووە بەڵام بێ ئەوانی بەخۆیان نابچنەوە ئەوەی دەسەڵاتی هەبوو ئەوەی ڕۆژ لە ڕۆژان دەسەڵاتی هەبوو حەقا بە خۆیان بچێتەوە و سێری ئەو میلەتە بە شوڕوتە بکاو میلەتیژە بێت بچاو خۆیان بخشنێتەوە بەڕاستی کیاڵە بژێرە دەنگ بە کێیە میلەتیژە بێ خۆشی هوشیار بێ میلەت دەگەر میلەت بێ ئەبێ کەسێک هەڵبژێرە کە شیایی ئەو بێ ئەگەر شیایی ئەوە نەبوو جاریکە هەڵی مەبژێرەوە لەبری ئەوە کە من قسێکی ناڕەوا بە تۆ بڵێم و لەبریەوە تا دوێنێ بوو وەکو ئەندام پەرلەمانێک بڵین کارا دەنگی پێیاوە حەزی کە دوچێتە سەر حکوم بەڵام ئەمڕۆکە تۆ بە کەڵکم نهاتی دەنگی پێنایم کە دەنگیشم پێنای ئەگەر بە مەسەلەی دەنگان بێ دەنگی پێمە لە بەتەفڕکێ زۆر باشترە بەلای منەوە یعنی ئەگەر بەردێک بەیەکێک کاماڵی دەنگێک لە مەقابلی سەد بەردە لەبەرێت تۆ دەنگەکەی ئەو زەلامە ئەکەوێ مهم ئەگەر کەسێک خراپ بێ لە دەنگانە بڵێ وڵات دەنگی نێناوە کە دەنگشی نێنامانەوە ئەو میلەت ناوێت حکومەت بۆ گوێ لە خەڵک ناگرێت والله حکومت طبعا ما حکومەتی چێ عێراق یان حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی کوردستان لەبەرەوەی گوێ لە خەڵک ناگرێت لەبەرەوەی عێراق بورجەی بڕیوە مالیشی و عەبادی لەبەرەوە هیچ شتێک ساڵ خۆمان نەوتە فرۆشین ڕۆژ هەبووە ملیۆنێک و 300,000 بەرمیلیان فرۆشتووە زۆر ڕاستەکەی لێرە بەتەر ئەوەندەی حکومەتی عێراقیەکە چوارەوە ڕاستەکەی لەگەڵتان بەس ئایا ئەم نەوتەی کە دەریژێ بە خۆڕایی دەرێت ئایا پێچەوانەوە ئەو قسانێک کە دووسەیەکیان کردیان من بە پێچەوانەوانەوە من شانازی بەم حکومەتەوەکەم شانازی بە کوردستانەوەکەم لەبەر ئەوەی من ڕەنجم تایەوە خەباتم تیا کردووە بەو شاخەوە بوو من ئەوەی کە هیچی نەکردووە چێتە سەر مەقەڕەکان وێرانیەکە هیچی نەکردووە پێم بڵێ بۆچی حکومەت گوێ لە خەڵک ناگرێت باکی بە خەڵک نییە خەمی خەڵک چارەسەر ناکە وەڵی خەڵکی هەر گوێ لە حکومەت ناگرێت ئەوە هۆی ئەوەیە چۆن یعنی چاک حکومەتەکە چەندە گەڵام میلەتەکە سێوەنگە گەندەڵە چۆن ئەوم بباسکە بۆچی میلەت گەندەڵە وەڵی گەورەتر لە وڵاتیان نماوە بۆی باش گەندەڵی میلەتم باسکە میلەت بۆچی گەندەڵ قەزی کەس ناخوێنێتەوە هەر کەس بۆ خۆیت هەر کەس بۆ خۆیت یاراوەڵە باشە ئەگەر حکومەت گوێ لە میلەت نەگرێ و میلەت گوێ بۆ حکومەت دەگرێت ژیانی خەڵک و کوردستان چی بەسەر وەڵی ژیانی خەڵک خراپ بەرەو خراپی ڕووە ئاراوە خۆی خراپە خراپتر دەبێ ئاراشۆ میلە ومێدەبەوە هەیە حکومەت گوێ لە خەڵە بگرێ لە داهاتووە وەڵی حکومەت من پێ دەڵێم حکومەتەکە چەندە خراپە میلەتەکە سێوە باسی خراپی میلەتەکەم بۆ کە میلەت بۆچی خراپە وەڵی خراپە میلەتەکە هەریەکە قسەیەکی بۆەکە هەڵە خەڵەتێ و ڕاکاملی خۆیشتێنێ بە هەڵای ئاڕوە اینجا هەیە هەندێکی مەسلحەتی هەیە لەگەڵ مەسلحەتی خۆیاتی هەیەکی فەقیرە ئاگای لە هیچ شتێک نییە کاتێک گەزانێت تێکرد حکومەت
بۆچی گوێ لەم میلەتە ناگرێت خەڵک خۆپیشاندانەکە خەڵ لە ڕاگەنەکانەوە سکاڵاکە خەڵک ناڕازی دەرئەبڕێ حکومت بۆ گوێ لە میلەتەکەی ناگرێت حکومت گوێ ناگرێت لە میلەت وڵی حکومت نازانم هەموو قەیران و ناڕەحەتی و زەحمەت و بێپارەی و بێکەسابەتی بۆ گوێگرتە لە حکومت بۆیشی بۆ باڵە لە هاوڵاتی بەڵام نازان بۆ گوێ ناگرێت مەسەلەکە چیە باوەڕم حەقە گوێگرێت لەبەر خەڵکە سابەتی نییە خەڵک ئیش و کاری نییە خەڵک پێویستی بە ژیانە پێویستی بە پارەیە پێویستی بە هەموو شتێکە بە موشەیە بە مەعاشە باشە ئەگەر حکومت گۆ بۆ هاوڵاتیەکانی خۆی نەگرێت ژیانی خەڵک چی بەسەردێت ئاراستەی دەسەڵات و حکومت چی بەسەردێت وڵی خەڵک بەرەو خەیرانێکی ناڕەحە دەڕوا بەرەو زەحمەتێکی زۆرە ڕوا خەڵک وا ئەکا لە یەک جابێتەوە ژیان بەرەو ڕاحەتیە ڕوا بەرەو ناتەوایە ڕوا چەند ئومێدە بەوە هەیە کە حکومت گوێ بۆ خەڵە بگرێ و خەمەکانی خەڵک چارەسەرکە ڕایتر بەنا بەخوا بەشەمی شەڵا گوێ بگرێ و ئیش بۆ خەڵکا و حسابەتی خەڵکرێتەوە و خەڵک ئیش و کار و منفعەتی بڕوای شەڵا ئومێدە بەوە هەیە ئیشەڵا باشە بێ بە ئیزنی خوا لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیان لە ڕاگەیانەکانەوە لە ڕێگەی خۆپیشاندانەوە ناڕەزایەتی خۆیان دەرئەبڕن بەرامبەر بەم حکومەتە و داوای مافەسەرەتایەکانی خۆیانەکان لەوانە موچە لەوانە خزمەتگوزاری لەوانە کارەبا لەوانە سوتەمەنی لەوانە کەمکردنەوەی نرخی مۆلیدە ئەهلیەکان هەموو ئەمانە داواکاری سەرەتایی خەڵکن و مافی ڕەوای خەڵکن بەڵام حکومت تا ئێستا گوێی نەگرتووە و گوێ ناگرێ بۆ خەمی هاوڵاتیان و هاونیشتیمانیان گرنگە حکومت گوێ بۆ هاوڵاتەکانی خۆی بگرێت تاکو هاوڵاتیان دوور بن لە ڕووداوی دڵتەزێن تاکو هاوڵاتیان دوور بن لە کێشەی کۆمەڵایەتی تاکو هاوڵاتیان دوور بن لەوەی کە کارەساتی خراپ لەسان بقومێت تاکو هاوڵاتی دوور بێ لەوەی کە بەنابەر دەبەر تونوتیژی و خوا نەخواستە بارگرژی لەکەوێتەوە لە هەرێمی کوردستانە وەزعی کوردستان بشێوێت بۆیە گرنگە حکومت گوێ بگرێ بۆ هاوڵاتیەکانی ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین سەباردن بابەتە هاوڵاتن چیکان پێ دەڵێن لەگەڵمان نابن زیاتر بەردەوام دەبین حکومت بۆچی گوێ لە خەمی هاوڵاتیان ناگرێت لەبەرەوەی گوێی نییە حساب بۆ هیچ کەسێ ناگات حکومەتیانەوە بۆیە حکومت نمای مڕکانە حکومت بۆی گوێ ناگرێت لەبەرەوەی گوێچکەی نییە بۆیە گوێ ناگرێ لەبەر مەسلحەتیان نییە بە میلەتەکە هەریەکە هەندێکی مەسلحەتی هەیە لەگەڵ مەسلحەتی خۆیاتی هەیەکی فەقیرە ئاگای لە هیچ شتێک نییە کاتێک گەزانێت تێکرد میلەتی دەبێت خۆشی وشیار بێ میلەت دەگەت میلەت بێ ئەبێ کەسێک هەڵبژێرە کە شیایی ئەو بێ ئەگە شیایی ئەوە نەبوو جاریکە هەڵی مەبژێرەوە وڵی خەڵک بەرەو خەیرانێکی ناڕەحە دەڕوا بەرەو زەحمەتێکی زۆرە ڕوا خەڵک وا ئەکا لە یەک جابێتەوە ژیان بەرەو ڕاحەتیە ڕوا بەرەو ناتەوایە ڕوا سەدام چی کرد ئەوە تاویژە ڕووخامانیش پچیان بەخوا خی گەورە یان چاکیان کا یان پاکیان کە حکومەتینەکە هەرەوەیە وڵاتێکی سەقەتمانەیە وڵاتێکمانەیە لە نەقانونی تایە نەیاساتیایە سەروەرە یاساتایە سەروەرە بۆ فەقیرەکان بۆچی حکومت گوێ بۆ هاوڵاتی ناگرێت خەمەکانی هاوڵاتی چارەسەر ناکەن والله تێرێ لەبەر ئەوە ئێستاگان بڵێ بڵێ حکومت نەمعاشات و نەنەوتدا و نەکاربەهات و نەبەکاربات و حکومەتیانەوە بۆیە حکومت نمای مڕکانە حکومت نەماوە مەوان نەیە بوو باش ئەگەر حکومت داوە گوێ لە خەڵک نەگرێت گوێ لە خەمی هاوڵاتی نەگرێت ئیتر ژیانی خەڵک چی لێ دێت وڵاکەی ژیان ئەو کەی ژیان مرتێقی ژیانی جوان نیە تێ خوا ڕمە پێ بکە خۆ خوا ڕمەکەی دەست خوا کە ساڵ نەوێت خوا بەدەسەڵاتەوە خوا خۆی باش انشاءالله ڕحمە پێ بکە ئومێدە بەوە هەیە چاک بێ مەزڵ انشاءالله بەئیزنی خوا پشت بەخوا پشت بەخوا بەستی حکومت بۆی گوێ ناگرێت لەبەرەوەی گوێچکەی نی گوێچکەی باێ گوێ لە میلەت بگرتە خەڵک داوای کارەباکە داوای ئاوەکە داوای بژێ ژیانی خۆیەکە ماقۆلە ئێمە لەم دوکانەیە بژێ ژیانمان هیچ نەماوە نە پارە نە هیچ ئەمانگ ملیۆن 400 کرێن بەچی پێیەکەینەوە ئەگە حکومت مەعاش بە مۆزەفەکانی وەزەبێ لێرەشتی خۆی کرێت و ئێمەش بازارمان باشە بێت وڵاتی بەرەو باشتێرەوە نەک بەڕەوەی وێرانی بڕۆ لەو بازار لە سەر ئازادیە کار باش بڕ لە کاتی خۆتانە بڕە سێ سەر ئازادیەکە یەک فەوزایەکە باوەڕ و قەناگەڵ هێشتی شعبیاتە بۆ ئێرە لەگەڵەوە نەشەڕەکەن تێگەی عنی بەڕاستی وڵات ئەوە ناڕا بڕێەوە ئیشەڵا بە ئیزنی خوا بەشێن بڕوخە نەجاتمان بێت ئەگەر حکومت گوێ لە خەمی هاوڵاتی نەگرێت پێ دوایە ژیانی خەڵک چی بەسەر بێت و حکومەتی چی بەسەر بێت سەڵاتداران چیان بەسەر بێت وڵاتی وەکو قەزافیوانیان لێ تێگەی ئەو وڵاتان خۆ دنیا ئەمە دنیامان دێت دەتیکارە بەشی خۆمانەوە سێ وڵاتان کە ئەوتە سووریا چی بەسەر هاو عێراق چی بەسەر هاو هەموو خەڵەکەزانێ لیبیا چی بەسەر هاو ئەگە تۆ ئاوابی وەکوانە لێ هیچ مەسیرێکی باشتر نابێتەوە نەتیجەکە شێروە بێت لەبەر ئەوان ئەنجامیان چییە
ئەنجامیان ئەوە هەدزی فزی ئەمان ناکەن لە ئاخرارکوانێ لەبەرانە بە چەکاتونە بە چەکیش داچێت بەڕێی من هیچ شتێک قسەی خۆش دەوری نییە لە وڵاتێ لەبەرەوە چەندین خەڵک مامۆسای داما و هەدە سەر شەقام بە قسەی خۆر لەسەر خۆکاکە داواکەین ئەواکەن ئەوتان ێستا سەرۆکی حکوومەت هێرمی کوتان لە چی وەڵای ئەمە کاکە یان نامانێ فەوزا دروستکەیندا هەرێمی کوردستانە کێ داواکار هەیە بابێ پێمان بڵێ ئەتۆ پار پیانوتی پێرا پیانوتی بەسە پیانوتی ئەتۆ کەی جاوی عەلەمەیتەوە ئەنیارە بێ خەڵک دانیشە بڵێ بەستا چاو بەسەر چاو لە خزمەت ئاینە کەواتەمانە قابل ئەوانە شەقیان تێڵێ بیان خەیدە دەرەوە بۆ خۆیان لە دەرەوەتان لە سەری ساڵا بۆ خۆیان ئالاڤێژین عالەمەکە یەک دیناری لە گیرفانە نییە یەک دینار ئێستا بە مناڵێن کاکە وڵات و عیبت چییە ئەو نێک وەزعی باشە خە وەزعیم لە چییە باش لە بەیانە تایار باید چ دەزانە فرشت باید چ دەزات تۆ بۆ خۆت ئەوێ 100,000 بایەکەی لەم ڕۆژە کوا 100 پایە بەڵام ئەگە مەعاش بێرێ هەموو کەس وەزعی باشە بێ ژیان بەرەو خۆشێرەوە بەڵام ئەگەر ئەما دەسەڵاتی دەسەڵاتیشگەن باشترە بێ وەکو وڵاتانی دیموکراتیەکان نەک وەکو وڵاتەکانی وەکو خۆ هەمومان بینیمان ئەوەتان عێراق چی بەسەرها لەسەرەوەی کاکە دەسەڵاتی تیان نەکرا سووریا چی بەسەر نەهاو لیبیا چی بەسەر ناوە ئەمان هەر لەوان باشتر نابن هیچیان جەلبەبەرەوەی جاش و جوشێکی دنیا بە دوای خۆیانەوە هێناوە ئەنجامەکە ژێرەکوان دەرەچێت حکومت بۆچی گوێ بۆ هاوڵاتی ناگرێت وڵی جایتر وەساکە ئەمڕۆ خۆدازانیم بێ بچەی و بێ بازاریە وەزاکەی تێکگاوەجا حکومەتیش ئەمڕۆ بەڕاستی نازانم بۆچی یا چی حاڵەتێکای لەبەر چی وا ئەکات چونکە ئەمڕۆ نەموچە هەیە مامۆستایە لە ماڵەوەیە فەرمانبەرە لە ماڵەوەی دایرە نییە کارەبا نییە ئاو نییە بێ بازاری خەڵک دەدە خەڵک کرێکی خەڵک داماوە لەسەر ئەوە ژەوتا لە بازارە فۆزار نێدراوەتەوە دەمێک خەڵکی تا سعی یەک دوکانێکاتەوە خەڵکی کرێ ئەیە خەڵکانەگەن باوەڕکە زەلام هەیە مانگی 40-50 گەڵایە لە کلی لەسەر جادی مەولویە ئەمە وەزع کابرا تا سعات یەک دوکانەکاتەوە بای بەخوا زەلام هەیە بای 20,000 نافرۆشت ئەم وەزعی کە دروست کراوە هەموو حکوومەتە ئەگەر کارەبا بە ئەگەر مچە بە تۆ باشە 3 مانگ 4 مانگ چۆن بچێک نایت ئەی کابرا بەچی بژی یعنی کابرا هاواری لەبەرزۆ یعنی ئەمە من نازانم چۆن بڵێم کابرا چی بکە ئاین چی دەسەڵاتێکی لەوە زیاتر چی بکە بە بێدەنگیەکە هەروەی بە هاتو هاوارێکە هەروەی باوەڕکە ئەمریکا هێنانێتە بە دەگی سەرادانناوە قەنەعەتم بچیا بە کەرکک وای لێ ناهات یعنی بەڕاستی ئەوەی کە لێیا دانراوە لە کەرکک وای لێ ناهاو ئیتر پشتیوان بەخوا خوای گەورە بەشکم بۆ ناوخۆ ئازان بەس بۆ دەرەوانین تاڵێ ئەمە خۆمان هەموو هەر خۆخۆری قەدەوە نەبچین بۆ بێگانەوابین بەڵام بۆ خۆمان ئازاین بۆ برایەتی شەڕی برایەتی بۆ شەڕی ناوخۆ بۆ شەڕی براکوژی ئەمە هەمووان ئازاین بۆ یەکتری بە دەردی کابرا مەسلەی کوردی هەیە لێ شێری ماڵ و ڕێی دەرەوەی نەمە ئاوایە ئەنجا ئەم وەسە هەتەوا بڕوات ئەم حکومەتە هەتاوا بکات بەڕای من وەزە بەرەو خراپترە ڕات ئەگەر هیچ یعنی ومێدێک هەبێ شتێک هەبێت پشتیوان خوای گەورە وەڵامەکە بەس خوای گەورە ئەمانە چاکە دەژینە ئەمانە تۆ سیرەکەی کوڕی مەسول بە ئارەزی خۆی ڕابێرە بە ئارەزی خۆی لە شوێنانە گوزارێنێ خەڵکی فەقیری خەڵکی داماویش باوەڕکی زەلام هەیە لێرە هاتووە ئەمڕۆ بۆ 15,000 دینار بۆ 10,000 بۆ قوتو شیری کوڕەکەی بۆ مناڵەکەی یعنی تۆ چی ویژدانێکم ئەڵێ مەعاشخۆرم وەڵی 4 مانگە مەعاشم وەرنەگرتووە یعنی ڕاستی شەکات چی لەگەڵەکەی حکومت بۆچی گوێ لە خەڵک ناگرێت خەڵک مزاهراگە خەڵک گێتە سەر شەقامەکان خەڵک لە تەلەڤیزیۆنەوە لە ڕاگەنەکانەوە داوا دەکات خەمی هەیە موچەی نییە کارەبای نییە ئاوی نییە سوتەمەنی نییە حکومت بۆ گوێ لەم هەموو ئێش و ئازاران ناگرێت کاتێ بەتوانی ئەتوانی بە حکوومەتێ بڵێ حکوومەتکە ئەو شتانێک کە جەناوت باسەکە گوێ بگرێ ئەو شتانە قوبولکە ئەمەی کە تۆ هەیە حکوومەت نییە ئەمە دوو حیزبی دەسەڵاتدارە ئەم دوو حیزبە لە مەسلحەتیانە نییە بە گوێی بێن بە داواکاری ئەم خەڵکەوە چونکە ئەوەی کە ئەسێ ڕۆیە ئەم داواکارێکی حەقا داواکارێکی ڕەوایە تا ئەو کاتەی دەست نەبرێ بۆ شوێنە گشتیەکان تا ئەو کاتەی دەست نەبرێ بۆ شوێنە گشتیەکان و شوێنی حیزبەکان ئەمە تام کاتە شوێنێکی ئاساییە بەس کە دەست برا بۆ ئەو شوێنانە خۆ پیشاندان معنایەکی نامێنێت بۆیە گوێ ناگرێ لەبەر مەسلحەتیان نییە ئەمڕۆ مەسلحەتی لە مەسلحەتیان نەماوە لەبەرەوەی کە کۆمەڵە خەڵکێکی مستەفید ئیسفادە لەم دۆخەیەکەن ئیسفادان لێ کردو تاسش هێناوێن لەبەر ئەوەیە گوێ لێ ناگرێ حساب بۆ خەڵک ناکە حساب بۆ ڕای خەڵک ناگە حساب بۆ ئەو ئینسانانە ناکە کە فەقیر و هەژارن حساب بۆ بەس بۆ مەسوولەکان نەکرێ لەم وڵاتەیە وڵاتێکی سەقەتمانەیە وڵاتێکمانەیە نەقانونی تایە نەیاساتیایە سەروەرە یاساتیایە سەروەرە بۆ فەقیرەکان بەس بۆ دەوڵەمانەکان یاسا نایەنگرێتەوە ئەوانەی کە مەسوولن یاسا نایەنگرێتەوە تێگەی قەناعەتم پێ بکە بەس فەقیرەکە یاسا بەسەریا سەپێنراوە ئێنا دەوڵەمەند
واستەیەکی هەیە مەسوولە ناسیە حەشتێ بێت مەرەخە سەگرێ بێ قانونیەکە ینی بێ یاساییەکە هەر یاسای لاقی نییە بەسەرەوە دەسەڵاتیان نییە لەم وڵاتیا بەس فەقیر وەژارەکەتی هاچێ حکومت گوێ بۆ خەمی خەڵک نەگرێت گوێ بۆ داواکارەکانی خەڵک نەگرێت پێ دوایە ژیانی خەڵک چی بەسەر بێت و پێ دوایە دەسەڵات و حکومت چی بەسەر بێت لە کۆتاییە وەڵا لە کۆتاییە هەر نمونەی ئەو وڵاتانەی بەسەرایەت کە سەرۆکەکانیان سەرۆکە دیکتاتۆرەکانیان حواڵەی ئەو دنیاکران ینی بە ترس و لەرزەوە مردن هەر وەکوانەیان بەسەرایە یعنی لەوان بڕوا ناکەم کەمتریان بەسەراوێ تێگەی بۆیە باشترە گوێ لە ڕای خەڵک گرن گوێ لە خەڵک گرن هەتاکەی 26 ساڵ ئەمان دزی و گەندەڵی و نەوەت فرۆشتن و سنوور یعنی پارەی سنوور ئەخۆن و ئەم پارەی ناوخۆیە چی لێیە من سیارم پێ بووە تەکسیم پێ بووە کرۆلایەکەم پێ بووە 280,000 غرامی تیا بۆ لەماوەی 2 مانگە ئەم هەموو پارەیە چێتەوە کوێ لەم کاتەشە لەم قەیرانەشە چاویان لە خەڵک نییە تێگەی بڕۆ لە سایق تەکسیەکان بپرسە ئێستا من تەکسی وازم لێناوە لەبەر ئەم دوکانە تێگەی پێشتر ئیشی ماسیم کردووە دەستم کردەوە بە ئیشەکەی خۆ حکومت بۆچی گوێ لە خەمی هاوڵاتیان ناگرێت لەبەرەوەی گوێی نییە حساب بۆ هیچ کەسێ ناگات حکومەتیانەوە بۆیە حکومەت نمای ئەمریکانە حکومت بۆیە گوێ ناگرێت لەبەرەوەی گوێچکەی نییە بۆیە گوێ ناگرێ لەبەر مەسلحەتیان نییە بە میلەتەکە هەریەکە هەندێکی مەسلحەتی هەیە لەگەڵ مەسلحەتی خۆیاتی هەیەکی فەقیرە ئاگای لە هیچ شتێک نییە کاتێک گەزانێت تێکرد میلەتی دەبێ خۆشی وشیار بێ میلەت دەگەر میلەت بێ ئەبێ کەسێک هەڵبژێرە کە شیایی ئەو بێ ئەگە شیایی ئەوە نەبوو جاریکە هەڵی مەبژێرەوە وڵی خەڵک بەرەو خێرانێکی ناڕەحە دەڕوا بەرەو زەحمەتێکی زۆرە ڕوا خەڵک وا ئاکا لە یەک جابێتەوە ژیان بەرەو ڕاحەتیە ڕوا بەرەو ناتەوایە ڕوا سەدام چی کرد ئەوە تاویژە ڕووخامانیش پتیان بەخواخوای گەورە یان چاکیانکە یان پاکیانکە ئیتر حکومەتەکە هەرەوەیە وڵاتێکی سەقەتمانەیە وڵاتێکمانەیە لە نەقانونی تایە نەیاساتیایە سەروەرە یاساتایە سەروەرە بۆ فەقیرەکان باشترین حەل بۆ ئەم ئەزمەیە کە لەم کوردستانەیە دەنگانە سنووقی دەنگان حازرە ئیتر هەر کەسێک بێ هەر حیزبێک بێ هەر کەسێک خۆی بە پێشەوازانێ هەر کەسێک میلەت بژێنێ ئاوە میلەتی بۆ ژیە کە تۆ خەڵقێک چاکەی نەویست و خەڵقی پیا بە پیا و نەزانە لەسەر ئەم جادا با تاوار تۆ باڕاوەشێنی کە خەڵە بە هیچی نەزانی سفەریەکەی مهمترین شدەوەی کەسێکی بێلایانی کەسێکی بێدەسەڵات لە لێ ئەڕوا 100 نەفەر سەلامی بۆکە یعنی لەوانەیە زەلام هەبێ صاحبی 100,000 دەفتەر بێ زەلام بە پیاوی نەزانێت مهمترین شخصیاتی و ئینسانیت بە هەش وەسیلەی بێنێتەوە بەدەمی خۆی ئەم حیزبانەی لەسەریان پێویستە خەڵق لە خۆیان کۆکەنەوە بە هەر وەسیلەیەک بێ بە حەج وەسیلەیەک بێ بە ئاژبوونەوە بێ لە بەلاچوونی لەسەر دەسەڵات بێ بە ئینتیخابات بێ بە حەج وەسیلەیەک بێ مهمترین شدە و ئینسان خۆی بێنێتەوە سەر ڕێگەی خۆی لەبەر ئەوەی ئەگەر کەسێکی نەویست ئەگەر ملیارە دیناریشی بێتی نادەوێت بە هەزاران کەس بۆ بە سەدان کەس دەناسم بە سەدان کەس دەناسم لەوانەیە ئەگە بڵێ خاوەنی 1000 دەفتەرە بڵێ 1 دەفتەر سوێن بەخوا 3 ساڵیا بۆ زەلامێ ناچێت لە کاک فڵان کەس چووی لەبەر احترامی مەسەلە پارە نییە شخصیت و پلۆپای لە هەموو شتێک گرنگترە شخصیت و پلۆپای لە هەموو شتێک گرنگترە کەسێک بتوانێت ڕاگیری کات لەگەڵ خۆیان لەگەڵ کەسەکانی خۆیان لەگەڵ دۆستەکانی خۆیان لەگەڵ ئامۆزاکەی خۆیان لەگەڵ براکەی خۆیان لەگەڵ خزمەکەی خۆیان تۆ لە مەقابلی ئێمە خەڵقی ئەم وڵاتە ئێمە ئامۆزا و پورزای یەکترین کاتی سەر سنووقی دەنگان هەمووی وەکو یەکەچێت هەموو وەکو هاوڕێی وەکو برادرێک وەکو خزمێک بۆ کەس ناناسیت ئەندا پەرلەمانی خەڵک هەنەی دیو لە تەلەڤیزیۆن ناچێت دەنگی بۆیە ئەی تۆ کە دەنگیشی بۆی لە کاکە ئەبێ بێتە ناو ئەم خەڵقەوە لەگەڵ ئەم خەڵقەیە تۆ من بناسی کە من دەنگم پێیاوی کە تۆ منە نەناسی دەنگم جاری کە من دەنگم پێ نایەمەوە حکومت بۆچی گوێ لە هاوڵاتیەکانی خۆی ناگرێت بۆ نمونە خەڵک داوای موچە ئەگە خەڵک داوای بۆ نمونە کارەبا ئەکا خەڵمم داوای سوتەمەنی ئەکاوە 3 ساڵە نەوتیان بە خەڵک نەیەوە مالێکی تۆزەکی بەڵام عبادی تۆزەکی ناردودایانە بە خەڵک یعنی نەشێتوانی بەرمێنەوە بە خەڵک حکومت لەم 3 ساڵێ وڵی خۆی ئێمە ئێستا تەماشاکەی بەنسبەت ئاو کارە باشتەوە ئەتوانین ئێمەش وەکو ئاو بەکاری بێنین لە باتی وەکو ئەو چۆن نەوتمان نایەتی و هینی بورجێ بڕوین ئەتوانین ئێمەش ئاوی خۆمان بیگرینەوە بەکاری بێنین وەکو گوێنەگرتن لە هاوڵاتی ئاراستەی حکومت و هەم ئاراستەی خەڵکیش بەرەو کوێ بات وەڵی ئاراستەی خەڵکێکی بێمستەوە هەیە ڕێزمەیە بۆ جەنابتان ئەوە ئەچێتە سەر بارەگای حیزبەکان و ئێمە خۆمان ئینی ئەو حیزبین
یعنی ئێمە هەموو کوردستان لەسەرەوە حیزبانە پێیا بووە ئەگەر ئەو حیزبانە و پێشمەرگە نەبووایە هەموو کەسێکە بۆ ئێستا لەژێر دەستی عەبادی و مالیشی یا بووایە جا داواکەم لەو خەڵکانەی کە دڵسۆز و بەشەرەفن هیچ شتێک نەکەن بەرامبەر حکوومەتەکەی خۆیان بەرامبەر مالیشی بیکەن لەگەڵ عەبادیە بۆ هەیە مۆزات چاک پشتیوان بخۆی پشتی ومەتمان بەخوای گەورەیە خی گەورە بەشتی پشتیوان بخوا ئەمە بەس بەخوای گەورە ئاکرانی خی گەورە چاریە لە ئەمانە چومەت هەر بە وەکو ئەو برادەرە قسەی کرد کە بە شەڕ هاتوون و بە چەک هاتوونێت ئەم شارەوە سەدام چی کرد ئەوە تاویژە ڕووخامانیش پشتیوان بەخوا خی گەورە یان چاکیان کا یان پاکیان کایتر حکومەتینەکە هەرەوەیە یان چاک بن یا پاک بنێکجیینە ئەمانە نە بە قسەی خۆش لەگەڵانە هیچ دەوری نییە ئەوە تا مامۆستا فەرمانبەران هاوارەکەن تەلەبە کەمەندامان ئەو ماکو لە کابرا کەمەندام خانەنشینە بە قوڕ بەسەری بە داماوی لە وڵا زەلام هەوو لە چواری بەیانە چاوەڕێ کرد لە بانقاخۆ جەنابتان وەزانم خۆتان ئیمتان کردبوو لەبەردەم بانقیا وەستاوە بۆ معاشەکەی بەیانی وەریگرە بەیانی بە بیرژنەکەی داماوی قوڕ بەسەر کە بەنەن کێشە بەش بەشەک هادر کاکە معاش نیە دێ معاش نیە ئەی چی بکا کوڕی شێگا بەسەریە ئەی تۆ خانەنشینی تۆ بووە حکومەت ئاوا بێباک بێ لە خەمی خەڵقا و گوێ بۆ خەڵک نەگرێت پێ دوایە ئاراستەی خەڵک ژیانی خەڵک چی بەسەردێ و ئاراستی دەسەڵاتدارانیش چارەنووسی دەسەڵاتداری چی بەسەر ئەوەی لە ڕانێ بینیمان چی بەسەر هاو ئەمەی ڕۆژانەی پێشوکە لە ڕانێ بینیمان چەند کەس بۆ قوربانیەوە 4-5 کەس ئەڵەن 8 کەس برینار و 5-6 کەس شەهید بوون ئەمەی ئێمەش هەر وای بەسەریێت ئەگەر حکومەت چارێکدانێ وای بەسەریێت حکومەت تۆ حکومەتی تۆ وڵاتی تۆ بەحسابی خۆت داوای ڕفراندۆمە کرد و بەحسابی خۆت داوات کردە سەربەخۆ بیت سەربەخۆی ئاوا نابێت سەربەخۆی پێویستە تۆ موچەی خەڵک دابین کەی سەربەخۆی پێویستە کارەبا بیت تۆ ماکولە لەوی 4 ساعتە 6 ساعت کارەبا بیت ماکولە ساعت دوونی کابرا ئێمە دوکانانی ساعت دوونی کارەبامانێت وڵا 12 دوکانەکەن لە بێتاقەتیە یعنی بەڕاستی کەس نایەت ئەم دوکانەی کە تۆی بینی 10 و 11 کرێت یعنی لە بێتاقەتیە ماکولە ئەگەر تۆ معاش چاکی ئەگەر تۆ کارەبا بیت ئەگەر ئاو بیت وڵی خەڵکیش داوای ئەوە ناکات وڵی خەڵکیش نەئاژاوانێت تۆ گەر معاشەکە وەرگری مامۆستا معاش وەرگێ چیزێکی بچێ بزارە بکات چیزێکی بەخۆ پیشاندانە ئەگەر حکومەت گوێ بۆ خەمی هاوڵاتی نەگرێت و ژیانی خەڵکی هەر ئاوا بێ خەڵکی ژەر دەردەست کاڵا بکات ژیانی خەڵک چی بەسەر دێت ئاراستی خەڵک چی بەسەر دێت بۆ چارەنووسی ئەم حکومەتەوە دەسەڵاتدارانە چی بەسەر دێت وەڵڵا هەردوو لا زەرەرەکەن بە تایبەتی ئەوە میلەتەوە زەرەرێکی گەورەی کردو تاسێ حکومەتیش زەرەرەکە بەناو حکومەت زەرەرەکە لەبەرەوەی کە ئەو قوارەی کە ئەسش نیوەیمان لە دەزا ئەو کدریشی نامێنێت من بە قەناعەتی کوردی وەڵێم ئەوەی کە تاسێک تۆزە دڵی خەڵکی پێخۆشە ئەم هەرێمەیە ئەم هەرێمەش نامێنێت دەبێت چی دڵخۆشیێک بۆ شتێک بمێنێتەوە جا لە بەرەوە هەردوو لار زەرەرەکە تاسێەوەی گەورەترین زەرەر کە کردوەتی میلەتە معاشی نەماوە ژیانی نەماوە مەعیشەتی نەماوە کەسابەت نەماوە متمانە نەماوە بڕۆ هەموو دەردە کێشە کۆمەڵایەتەکان لە هەموو ڕوویەک تەشانەی کردو و زیادی کردووە ومێدە بۆیە حکومەت گوێ بۆ خەڵک بگرێت و خەمی خەڵک چارەسەرکە ڕاستی نەوەڵە ومێدێک یەک نەک نەماوە لای من ناماوە لای خەڵکی هەستەکەم زۆر دەمێکە نەمەبێت چکە بۆ لەبەرەوەی کە خەڵکێکی زۆر لە دڵسۆزان لە ناو لە دەرەوەی وڵات زۆر زوو هاتنە پێشۆ لە ئەوەی کە بەدەم داواکاری خەڵکەوە بێن بەدەم داواکاری ئەو خەڵکەوە بێن لە خەڵکی دڵسۆز لە حیزبە کوردستانیەکان بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی گۆڕان لە لایەنەکانی ترا هەبوون کە داواکارێکی زۆر حەق و ئەویان کرد کە بێنە پێشەوە حەقی داواکاری ئەو بکەن نان کرد کە نەکراوە بەڕاستی یەکەم زەرەر میلەت کردی دووەمش خۆیان نیکەن تا چەند ئومێدە بەوە هەیە کە حکومەت گوێ بۆ هاوڵاتی بگرێت و خەمی هاوڵاتیان چارەسەرکە تا چەند ئومێدە بۆ ماوە بەخوا من ئومێدم بە حکومەت نەماوە 26 ساڵە درۆ لەگەڵ خەڵکە هاکەن 26 ساڵە کوڕی خەڵک بە ناحەقە کوژن 26 ساڵە ئەمانە دزی و جەردەیی یەکەن بەخوا برا من ئیمانم پێیان نییە یەک دنێک بڕوایان پێ ناگەم تێگەی هەرسیقیان نییە ئەو نەبێ سیقەن ئەو نەبێ سیقەن متمانەی 250 نییە بیخەیتە دەستیانەوە ئێستا من متمانەی ئەوەیان پێ بکەم بچم دەنگیان پێ بەم و بچم دەستخۆشیان لێگەم یاڕەبی وەکو ئەوانیان لێ بێ کە بۆ خەڵکەیان کرد یاڕەبی کوڕیان بمرێ یاڕەبی یعنی هیچ کەسێکیان نەمێنێ یاڕەبی بە زەلیلی بمرن یاڕەبی بکەونە دەست خەڵک بە دەستی خەڵک بمرن تێگەی من شەش معاشی کە مەدامیم هەیە 150,000 بوو ئێستا معاشەکەم 9,000 بە 3 مانگ جارێ وەرێگرم 9,000ەکەش هەتا ئەمەنێ جانم دەرەچێ بەس کابرای مەسوول
بۆ پەرلەمانتارێ بۆ سەرۆکی هەرێمێ بۆ سەرۆکی حکوومەتێ ئەم هەموو معاشەکەیان ماڵاوێت لە پێش معاشی کەمەندامیەوە درێ ئەو معاشە زەبەلاحەیەوان بەسی کەمەندامی مانایەتایە سێ مانگ جارێنەوە هەزار دەرێ حکوومەت بۆچی گوێ لە خەمی هاوڵاتیان ناگرێت لەبەرەوەی گوێی نییە حساب بۆ هیچ کەسێ ناگات حکومەتیانەوە بۆیە حکومەت نمای ئەمریکانە حکوومەت بۆی گوێ ناگرێت لەبەرەوەی گوێچکەی نیە بۆیە گوێ ناگرێ لەبەر مەسلحەتیان نییە بە میلەتەکە هەریەکە هەندێکی مەسلحەتی هەیە لەگەڵ مەسلحەتی خۆیاتی هەیەکی فەقیرە ئاگای لە هیچ شتێک نییە کاتێک گەزانێت تێکرد میلەتی دەبێت خۆشی وشیار بێ میلەت دەگەر میلەت بێ ئەبێ کەسێک هەڵبژێرە کە شیایی ئەو بێ ئەگەر شیایی ئەوە نەبوو جاریکە هەڵی مەبژێرەوە والله خەڵک بەرەو خێرانێکی ناڕەحە دەڕوا بەرەو زەحمەتێکی زۆرە ڕوا خەڵک وا ئەکا لە یەک جابێتەوە ژیان بەرەو ڕاحەتیە ڕوا بەرەو ناتەوایە ڕوا سەدام چی کرد ئەوە تاویژە ڕووخامانیش پچیان بەخواخوای گەورە یان چاکیانکە یان پاکیانکە ئیتر حکومەتینەکە هەرەوەیە وڵاتێکی سەقەتمانەیە وڵاتێکمانەیە نە قانونی تایە نە یاساتیایە سەروەرە یاساتایە سەروەرە بۆ فەقیرەکان ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرەیە کە حکوومەت پێویستە گوێ لە داواکارەکانی هاوڵاتی بگرێت چونکۆ مێژوو ئەوەی سەلماندووە هەر حکوومەتە گوێ بۆ داواکاری و خەمی هاوڵاتی نەگرێت دوجار بە کۆتایی هێنان بەو حکوومەتە و بە کۆتایی هێنان زۆر جار بە ژیانی ئەو بەرپرسە باڵانە دێت کە فەرمانڕەوایەتی ئەو شوێنیان کردووە کە زۆڵ مستەمان لە خەڵک کردووە بۆیە لە هەرێمی کوردستانیشدا بەڕابۆچوونی هاوڵاتیان ماوەی 26 ساڵە بەرپرسان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و زوڵم لە میلەتە دەکەن ئەم میلەتە دەجۆسێنەوە داهات و سامان و قوتی ئەم میلەتە بە هەدەر ئەدەن و بۆ خۆیان و چوادۆر و کەسوکار و ماڵ و منداڵان خەرجی دەکەن و میلەتیش بۆ جۆرەیە کە بە نەهامەتی و بە قوڕبەسەری و بەداماوی دەژی بۆیە فەرزە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان بەڕای هاوڵاتیان پێویستە گوێ بۆ هاوڵاتی بگرێت ئەگەر گوێی بۆ نەگرت بەدڵنیایە دوایی خۆی زەرەر دەکات وە ژیانی خەڵکیش بەڕاستی هەر زەرەری بەسەردادێت و لە کۆتاییشدا ئەوە بینیمان لە ڕانیا گەنجی ئەم نیشتیمانە گەنجی فەقیر و هەژار بوونە قوربانی کەواتە گوێ نەگرتن لە خەم و داواکاری هاوڵاتیان چه حکومەت چ بەرپرسەکان و چه هاوڵاتی سادەکەش هەمومان تیا زەرۆمەند دەبین بەڵام ئەگەرات و ئینشاءڵڵا حکومەت گوێی بۆ خەمی هاوڵاتی گرت و داواکارەکانی هاوڵاتیانی جێبەجێ کرد بە دڵنیاییەوە هەمومان قازانج دەکەین و هەمومان چه حکومەت چ بەرپرسەکان و چه هاوڵاتیانیش دوورە بین لە کێشە و لە گیرروگرفت و لە تون و توژی و لە خوێن ڕشتن هیوادارین هەمومان بە دوور بین لە خوێن ڕشتن چ دەستگا ئەمنیەکان بەرامبەر بە هاوڵاتیەکانیان چه هاوڵاتی بەرامبەر دەستگا ئەمریکان چونکە هەمومان خەڵکی ئەم وڵاتین و هەمومان هاوڵاتی ئەم وڵاتین هەمومان ڕۆڵی ئەم وڵاتین هەمومان کە سوکاری یەکترین بۆیە گرنگە دوور بین لە تون و تیژی دوور بین لەوەی کە خوێن بڕێژین دوور بین لەوەی کە خوان بڕێژێت ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیواداری سوودمان گەیاندە بێت هیوادارین حکومەت گوێ بگرێت ئینشاءڵڵا پەیامەم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشتیپەنای هەموو لایەکمان